سەروەرنەبوونی یاسا و بێدەنگی داواکاری گشتی لە هەمبەرپرسە گرنگەکانی ڕۆژ و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بووە بە قسە و باسی نێوکەسە یاساییەکان لە پارێزەران و دادوەران. ئەندامێکی داواکاری گشتی هەرێمیش نایشارێتەوە کە دەسەڵاتی پێویستیان پێنەدراوە. بەپێی یاسا هەنێ دەسەڵات دراوە بە داواکاری گشتی، بەڵام ئەگەر ئەوەی ڕاستی بێ ئێستا ئەو یاسایە پێویستی بە هەموارکردنە یا پێویستی بە گۆڕینە بە یاسایەکی ترە. هەر بە بۆچوونی من وەکو حاکم بەشدار سیستەمی داواکاری گشتی دەبێت بگۆڕدرێ بکرێتە سیستەمی نیابە عامە، دەسەڵاتی لێکۆڵینەوەی پێ بدرێ، نەک دەسەڵاتی چاودێریکردنی لێکۆڵینەوە و چاودێریکردنی مەشروعیەتی بڕیارەکانی دادگام. کێشەکە ئەوەیە ئەخدای من گلەی لە داواکاری گشتی دەکرێت بۆ دەوری خۆی نابینێ. هەنێ بربەستی یاسایی هەیە، هەنێ بربەستی کارگێڕی هەیە کە وا دەکات داواکاری گشتی ئەو ڕۆڵە 100% نەبینێ کە لە خەیاڵی خەڵکی کوردستان یا خەیاڵی داواکارانی گشتی خۆشیان هەیە. ئەوەی لە خەیاڵی ئێمە هەیە، ئێمە داخوازین هیواخوازین دەسەڵات بایەخێکی تەواو بە داواکاری گشتی بدات. چاودێرێکی سیاسیش دەڵێت دەستوەردانی جووت حزبی دەسەڵات لە دادگا و دۆسیەکان ڕۆڵی دادگا و داواکاری گشتی تەواو لاواز کردووە. کاتێک کە تەمەشای مفرەداتەکەی ناو ئەو یاسایە دەکەی، یانی شتێکی وای کردووە کە داواکاری گشتی وجودی تەواوکار بێ بۆ پرۆسەیەکی دادوەری، تەنها یعنی وەکو باڵێن ئیسقات فەرزێک لە پرۆسەکەدا بەشدار بکە، بەڵام ئەو دەسەڵات و سەلاحیەتەی نەدراوەتێ بەوەی کە وشەیەکی هەبێ با بڵێن یاخود ئەمرێکی فاسڵی هەبێ یاخود ئەمرێکی حەدی هەبێ کە بڵێ ئەوە ئابێ کە بڵێ بەوەش بڵێ نەئابێ. دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان ڕێگە نادا هیچ جیهازێکی ڕێقابی هێندە بەهێز بێ بۆ ئەوی بتوانێت محاسبەیان بکە. اینجا مەوزوعەکە هەر داواکاری گشتی نییە، داواکاری گشتیە، دیوانی ڕێقابەی مالیە، ئیترها کۆمەڵێک مؤسساتی ڕێقابیمان هەیە. لە خۆپیشاندانەکانی مانگی دیسەمبەر کە بەهۆیەوە 7 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و سەدان کەسی دیکەش بریندار بوون و دەستگیر کران و بە زەبری هێز و بەسەر بازگەکردنی شارەکان کۆتایی با خۆپیشاندانەکان هێنرا، کەچی داواکاری گشتی هیچ قسەیەکی نەکرد و ڕێکاری یاسایی بەرامبەر سەرپێچیکاران نەگرتە بەر. ئەمەش ناڕەزایەتی پارێزەرانی لێکەوتەوە و 100 پارێزەر لە ڕاگەیەنراوێکدا داوایان کرد چیتر داواکاری گشتی بە بێدەنگی نەمێنێتەوە و ڕۆڵی ڕاستەقینەی خۆی ببینێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.